ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلامي خواهی پروردگاره که لقرآنی پیروزایی فرمیو، باشترين رێبازی محەممەدی مختارە صلى الله عليه وسلم، خراپترین ڕێگا و ڕێچکان ئەو ڕێباز و ڕێگایانەیە کە پێچەوانەی ڕێبازەکەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. هەر ڕێگا و ڕێبازێک کە لای دابێ لە ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم یا پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم، نەکبەتیە، بەدبەختیە، قوربەسەریە. ئەوانەی کە ئەو ڕێبازانەیان دامەزراندووە لە دنیا ڕوڕەشن و لە قیامەتیشا لە بەردەمی خوا و پێغەمبەرەکانە ڕوڕەشن، و هەر کەسێکی شوێنی ئەوان بکەوێ هیچ عوزرێکی نییە، هیچ بیانوویەکی بەدەسەوە نییە، چونکە ڕێگای ئیسلام جوان و پاکا لە بەردەسە. ئەو ئەڵێ من لەسەر ڕێبازی فەڵانە کەسم، خوا پەنامان بدە، خوا پەنامان بدە. و هەموو ئەوانش لە ئاگری جەهەنەمان لە ڕۆژی قیامەتە. ئیماندارانی خۆشەویست، خوشک و برا بەڕێزەکانم، سواز بۆ خوای پەروەردگار کە خوای تەعالا بە ڕەحمەتی خۆی، بە فەزڵی خۆی وا جارێکی تر گەیاندی نییە مانگی ڕەمەزان، وا بۆی ئاسان کردین کە بتوانین عیبادەت و تاعەت ئەنجام بدەین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. مەرج نییە کاتی ئەڵێم عیبادەت و تاعەت کەسانێک کەوا بەهۆی عوزرێکەوە نەتوانن ڕۆژوو بگرن، بەهۆی نەخۆشی درێژخایەنەوە، بەهۆی هەر وەزعێکەوە ئەوان بێبەشن لە بەرەکاتی مانگی ڕەمەزان. بانگی ڕەمەزان یەکێ لە بەرەکاتەکانی ڕۆژووە، جگەل لەوەش نوێژ، تەراویح، لەیلەت القەدر، دوعا، زکر، قورئان خوێندن، خێر و بەرەکەتی ئەرز و ئاسمانی تایە. برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێز، ئاینی پیرۆزی ئیسلام لە سێ شتی سەرەکی پێک هاتووە. یەکەمیان عەقیدە و بیر و باوەڕ، بەشی دووهەم بریتیە لە عیبادەت واتە پەرستش، بەشی سێیەمی ئیسلام بریتیە لە ئەخلاق و ڕەوشت، ئاکار و ڕەوشت، کە ئەویش بریتیە بۆ نمونە لە ڕاستگۆیی، لە دەستپاکی و ئەمانەت، لە ڕەحمەت و بەزەیی، لە لێخۆشبوون، لە ئارامگری و لە سەرخۆیی، لە قەناعەت و ڕازیبوون بەو بەشەی کە خوا پێتی داوە، لە عیززەت و سەربەرزی ئیمان، لە شەهامەت و پیاوەتی و مەردایەتی، لە داوێن پاکی و ئەخلاق پاکی. ئەمانە پێیان ئەوتری ئەخلاق. ئەخلاق لای ئێمە لە ناو کووردا بە کەسێک ئەگەر داوێن پیس بێ و سەر بکاتە ماڵی ئەم ژنەکەیە ئەو خەڵکەکەیە ئەو پێ ئەوترێ، ئەم پێ ئەوترێ بێ ئەخلاق. ئەنی هەر ئەمە بێ ئەخلاق لای خەڵک وا لە ئەخلاق تێگەیشتووە. ئەخلاق ئەوە نییە خۆشەویستەکانم، ئەخلاق ئەوانەیە کە ئێستا باسم کرد. سەبر ئەخلاقە، بێسەبری بێ ئەخلاقیە، ڕاستگۆیی ئەخلاقە، درۆزنی بێ ئەخلاقیە، ئەمانەت و دەستپاکی ئەخلاقە، بێ ئەمانەتی و مافی خەڵک خواردن و قەشمەریکردن بە ناموس و شەرەفی ئەو خەڵکە و بە تیابردنی ئەخلاقی ئەو خەڵکە، ئەوە پێی ئەوترێ بێ ئەخلاقی. ئەوە بێ ئەخلاقیە، ئەوە بێ ئەخلاقیە کەوا تۆ شەهامەتت نەبێ، مەردایەتیت نەبێ، بەزەیت نەبێ، ڕەحمت نەبێ، ئەوە پێی ئەوترێ بێ ئەخلاقی. ئێمە لە ئەخلاق تێ نەگەیشتوین. بڕۆ تەماشای قورئان و حەدیثی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم. ئەمجا خۆشەویستەکانم، لە حەدیثا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئەخلاقی کردوتە هەدەفی سەرەکی ناردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ئینەما بوعیثت لئوتەممە مەکارم الأخلاق، من نێراوم تا ئەخلاق لە ناو خەڵکیە جوان کەم و تەواوی کەم، صالحی ئەخلاق، مەکارمی ئەخلاق لە ناو خەڵکا کامل کەم. یعنی ئەخلاق وەکو خانوویەک وایە لە بلۆک دروست کرابێ، بلۆکێکی نوقسانی هەیە، بلۆکێک، یعنی هەموو پێغەمبەرێک هاتووە بلۆکێکی تەواو کردووە تا محەممەد صلی الله عليه وسلم کە کۆتا پێغەمبەران هاتووە کۆتا بلۆکی ئەخلاق تەواوکە. دین یعنی ئەخلاق، بۆیە وتراوە دین معاملەیە، هەڵسوکەوتە. پێغەمبەری خوا فەرموویەتی تەواوترین ئەکمل المؤمنین ئیمانا ئەحسنهم ئەخلاقا، فەرموویەتی چی مسلمانێ ئیمانەکەی زۆر تەواوە زۆر کاملە؟ ئەوەی کە ئەخلاقی جوان بێ، ئەوەی کە ڕەوشتی جوان بێ. ئەمجا فەرموویەتی خیارکم خیارکم لنسائهم،
معاملة كردني تۆ لەگەڵ ژنەکەتە هەر بەم لەفزە پێغەمبەر فەرمێتی بەم لەفزە معاملە کردنی تۆ لەگەڵ هاوسەرەکەتە ئەخلاقە ئەگەر کێ لە هەموو خەڵکتر بە ئەخلاقتر بوو بەرامبەر بە ژنەکەی بەرامبەر بە مێردەکەی بە ئەخلاق بوو مافەکانی جێبەجێ ئەکرد ئێشت ماڵ و مناڵی احتیاج بن بە سەبر بوو بەرامبەریان ئەوە لە هەموو خەڵک چاکترە لە هەموو خەڵکی چاکترە خياركم لنسائهم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە بەهەشت ئەکاتە سێ بەشەوە خۆی بەهەشت زۆرە قاتی زۆرە دەرەجەی زۆرە 100 دەرەجەیە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەهەشت ئەکاتە سێ بەشەوە بەشی خواروو بەشی ناوڕاستی بەشی سەرو بە تەشبیه نەبێ سەیری سلێمانیکە بەشی خوارووی لەگەڵ بەشی ناوڕاستە لەگەڵ بەشی سەرەوە ئەگەر ببینە ئەو خانوانەی لە بەرزایەکانی سلێمانین گرانترین خانۆکان بەڵام ئەوانەی کە لە ناوڕاستن وەسەتە ئەوانەی کە لە خوارەوەن لە هەمووی هەرزانترە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من زەمانەتی ماڵێک ئەکەم لە بەهەشتا یعنی لە خوارەوەی بەهەشت لە بنە زەمانەتی ماڵێک ئەکەم لە بەهەشتا بۆ ئەو کەسانەی کە مناقەشە ناکەن کە واز لە مناقەشەکردن دێنن واز لە بربەرەکانیە و دەمەقاڵە دێنن ئەگەر چی لەسەر حەقیش بن ئەمە لە ناو مسلمانانە لەکوێ هەیە ئەمجا ئەفەرمێ زەمانەتی ماڵێک ئەکەم لە ناوڕاستی بەهەشتا بۆ ئەو کەسانەی کە واز لە درۆکردن دێرن ئەگەر چی بە گاڵتەیشەوە بێ چکانی کەسێ وازانێ ئەگەر درۆ بکە مادام بە گاڵتەوە ئەیکا قەینا احتیادیە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم من زەمانەتی ماڵێک لە ناوڕاستی بەهەشتا ئەکەم بۆ ئەو کەسانەی کەوا درۆ ناکەن وازی لێ تێرن حتا بە گاڵتەشەوە بێ ئەمجا ئەفەرمێ زەمانەتی ماڵێک ئەکەم لە بەرزایەکانی بەهەشتا لە فیردەوسە لە گرنگترین شوێنەکانی بەهەشتا بۆ ئەو کەسانەی کە ئەخلاقیان جوان بێت سیرکەن بەڕێزان لە حەدیثی ترە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت طبعا هەموومان ئاواتمان ئەوەیە ببین بە ڕەفیقی پێغەمبەر صلی الله عليه وسلم شوێن و مەکانەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تایبەتە لە لای خوا پێغەمبەری خوا ئەفەرمێ نزیکترین کەستان لە منەوە لە ڕۆژی قیامەتە ئەوانن کە ئەخلاقیان جوانە ئەوە نزیکترین کەسە لە منەوە خۆشەویستترین کەسە لە لای من بەڵام ئەو کەسانەی کە زۆر دوورن لە منەوە و منیش خۆشیانم ناوێ ئەوانن کەوا ئەخلاقیان ناشرینە بە تایبەت دەم ئەوانەی کەوا بەردەوام خەریکی قسەکردن باسی ئەمەکەن باسی ئەوەکەن ئەنواع و ئەشکاڵ زوانیان زۆر هارە دەمیان زۆر هارە بەڵام عملیان نییە و هەموو عملەکان مخالفی دەمیان خوا پەنامان بدە ڕۆژێکیان لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئافرەتێکیان کرد کەوا زۆر ڕۆژووی سونەت ئەگرێت جگە لە فەرزەکان خێر و سەدەقات زۆر ئەکات جگە لە زەکات شەو نوێژی و عیبادەتێکی زۆری هەیە زکرێکی زۆر ئەکا بەڵام بەداخەوە ئەزێتی دراوسەکانیت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی وەلا ئاگری جەهەنەم هەیە نازانم والله ئەگەر ئەمە نەمان ترسێنێ ئیتر نازانم منەمە قسەی پێغەمبەر هی من نییە هی من بێ بدەن بە قەیدی وارە قسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ عیبادەتی فەرزەکان هەیە جگە لەوە سونەتەکانیشی هەیە لە نوێژا شەو نوێژی هەیە لە ڕۆژوە ڕۆژی سونەت ئەگرێ لە خێرا بێجگە لە زەکات ئەوە نەیترە خێریشەکە بەڵام بەرامبەر بە دراوسەکانی خراپە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هي في النار فەرمووی لە ئاگری جەهەنەمایە ئەیوتیان والله ئافرەتێکی تر هەیە تەنها فەرزەکانیەکە بەڵام ئافرەتێکی قسە بە کەس ناکە لەگەڵ دراوسەکانیە چاکە بۆ مێردەکەی باشە غیبەتی کەس ناکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هي في الجنة فەرمووی ئەوە لە بەهەشتایە سیرکەن زۆر گرنگە ئێمە هەوڵدەین ئەخلاقمان جوانکەین ئەوانەی کە باسم بۆتان کرد ئەوانەی کە بۆتانم باس کرد زۆر مهمە ئێمە بەڕەحم بین زۆر مهمە کاتێک کەسێک ئەبینی نوقسانە و پێویستی بە یارمەتیە تۆ بە بەزەیی بی و بڕۆیتە دەمیەوە ئێوارە من لەگەڵ کۆمەڵی خەڵکا بووم باسی فەقیرێکم کرد ئافرەتێکی فەقیر کە حاڵی زۆر خراپە تێن مامۆستا گوێی مەدەری مامۆستا دڵت تۆ ڕق بێ نابێ ئەوەنەی شت بەجددی بگری تم لا حول ولا قوة إلا بالله من چی بڵێم لەگەڵ کەسێکا خوا دڵی کردۆتە بەرد یعنی من چی لەگەڵا بڵێم تۆ دڵت بەردە تۆ ئەخلاقی ڕەحم لە گیانتان نییە تۆ بەزەیت بە خەڵکا نایەتەوە تۆ عالەمە هەمووی لە برسا بمرێ مهمەوەیە خۆت لە شوێنێکی باشا بی مهمەوەیە تۆ خۆت ئیسراحەت بی مناڵەکان ئیسراحەت بە عالەم هەر بمرێ
زۆر خەتەرە، زۆر خەتەرە، زۆر خەتەرە. لەو لای شۆ خۆی بە مسلمان ئەزانێ لا حول ولا قوة إلا بالله. من زۆر سەیرم دێ، خوا پەنامان بدە. داواکارم لە خۆی پەروەردگار بخاتن ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، دامەزراومان بکە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی. یا ربی خوایە بخاتن ناوجوانەکانی خۆت ڕەحم بخەیتە دڵمانەوە. یا ربی خوایە دینداریەتی و ئیسلامەتیەکەمان ئەومان پێ بکە، ئەخلاقمان جوان بکە. یا ربی خوایە بخاتن ناوجوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەیت، شیفای نەخۆشەکانمان بدە. یا ربی خوایە بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردی. یا ربی خوایە بخاتن ناوجوانەکانی خۆت ڕەحم بە دایک و باوکمان بکە، ڕەحم بە برای خوشکانمان بکە، ماڵ و مناڵمان ساڵح بکە، کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگرە، گەنجەکانی ساڵح بکە. ربی ئاڵای ئیسلام هەردەم شەکاوە بێ لەناو ئەم وڵاتە. یا ربی خوایە قات و قڕیمان لەسەر لابە، گرانیمان لەسەر لابە. یا رب العالمین خوایە بارانی ڕەحمەتمان بۆ ببەرێنە، کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگرە. یا ربی خوایە نەمان خەیتە ژێردەست هیچ زاڵمێک. یا ربی خوایە کاربەدەستانی ئەم وڵاتە ساڵح بکە، وایان پێ بکە خەمی ئەم ملەتە بخۆن. یا ربی خوایە آمین آمین. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. إيمان داراني خوشويست زورك لمسلمانان نوێژەکەن وەکو ئەو ئافرەتەی کە باسمان کرد، زۆرێک لە مسلمانان ڕۆژوو ئەگرن، لە ڕەمەزانە بەشدارن، بێن بۆ جمعە، بگرە لەوانەیە بێن بۆ نوێژی جەماعەتیش، زەکاتیش لەوانەیە بدەن. جا ئێستا ئەم حەجە بۆتە منافەسە و مسابقە، لەوانەیە حەجیش بکەن چەند جاریش بچن بۆ عومرە، هەیانە ساڵی سێ و چوار جارێک بۆ عومرە، وا ئەزانێ هەر ڕاکە بۆ عومرە بۆ ئەوەی وەجب خەڵک بڕمێتە ملیە لە دوای ئەوە هاتووە لە عومرە، وا ئەزانێتەوە دینە. هەنێ کەسەیە من پێم خۆشە خەڵک بچێ بۆ عومرە یان بچێ بۆ حەج، بەڵام کاکە حەج لە یەک جار فەرزە، حەج یەک جار فەرزە. براینا عومرە یەک جار عومرە، لەو عومرەیە کە لەگەڵ حەجەکە تایکە، ئەگەر ئەوە نەبوو یەک جار بڕۆ بۆ عومرە، ئەگەر کرا لە 4 ساڵ 5 ساڵ جارێ بچۆ بۆ عومرە. ستۆ عومرە بۆتە پیشە، یعنی وەکو چۆن ئەچی بۆ ماڵەکەی خۆت، ماڵ و مناڵەکە جارێ جێ دێڵی و ئەڕۆیت و بۆ عومرە وتیت. على العموم یا ربی خوای تعالی مبارەکی کالیان، بەڵام خەڵکێکی ئەمانە گشتیەکە، بەڵام برا کاتی دەست سیر ئەخلاقی، سیرەکەی ئەخلاقی هیچ. مع العلم خۆشەویستەکانم نوێژ هاتێ بۆ چاکردنی ئەخلاق. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر، سورەتی عنکەبوت ئاەتی 45. هاتووە بۆ ئەخلاق جوانکردن، هاتیە ئەخلاقت جوانکە، لە خراپە و خراپەکاری بە دوورت بگرێ. بەڵام مامە حاجی یان مامە معتەمیر سەیرەکەی بە هیچ شێوەیە ئەخلاقی جوان نییە، دەمی لە هەموو خەڵکتر پیسترە، ڕەحم و بەزەی لە دڵیان نییە، هەرچی بڵێ لە خراپەتیایەتی. لا حول ولا قوة إلا بالله. ڕۆژوو بۆچی هاتووە؟ ڕۆژوو بۆچی هاتووە؟ كتب عليكم الصيام، سورة بقرة آية 183، كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بۆ ئەوەی خۆتان بپارێزن، یعنی خۆ پارێز بن لە نافەرمانیەکانی خوا، یعنی لە غەڵەتکردن، لە خراپەکردن و طاعەتی خوا جێبەجێ بکەی، ئەو معنای تەقوایە. یعنی بەدەم خەڵکەوە بووی، چاکەت هەبێ، هەوڵ بدەی قەت خراپەت بەرامبەر خەڵک نەیە، ئەوە ڕۆژوو ئەومان بۆ دروستەکە. زەکات بۆ پاکردنەوەی دەروون هاتووە، پاکردنەوەی دەم هاتووە، تا پاکردنەوەی ئەخلاقەکانی دەست و قاچ و چاو و گوێت هاتووە. خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها الذي يؤتي ماله يتزكى. زكاة دركان لا إما خزقاي وابن، خزقاي كاتي أو زكاة أدن لناخي ضل يعني بدري بزين بو فقير وهجار. والله هي براينا نك زكاة حتى نهسر فترة سيركي وتشركيكو بيركاتو بيها بكسيكي خزمي خوي زو كل أخي حيفا ما بينا ما خلق شو أمبار بدم سيتشل هزار سيركي أنواع وأشكال رجال وزيدو إذا تكرر إذا تكشك إذا أو إذا آخر كان فرتو في الله يتروح الباز زكاة مكة كأبرايك زكاة يعتبو كركاني تشنصل الحمد لله إيمان دار باوكي زور دولة منا زور دولة منا باوكيان كركاني زور بيان ملتزم من كشكانشان زور محاولين لقل باوكيان لكن وأخيرا باوكيان الحمد لله هذا سكر بنيرجو هاد بو مزقوت أمانة وتي كأكذا ونزينا كان بعمل ترى أمصال تدرس كان بنيرجو روجو أقرم أمانة كاتيك هات بنيرجو روجو أمانة أم كابرايا كات زكاة تبرو ما مسابات زكاة كده إيش حاطوا بمال وتمام إن كركانم زان بارو مارك حساب كم زان شن زكاتي بخو ابراهيم من يتر بريار مدات وبي كامل لكم امانه كاتي باريان حسابك شن دفتري كي كر زكاتك شن دفتري كي كر زكاتك كاتي وتيان او انا دفتري كر وك او ابو في شكك بيو بني تربو هل شو جاهليتك هل سايه وجالي كيتر يعني من اول بار بدن با دور للرو جنابتان فقيري اوا
فقيری ئاوە بە قسەیەکی زۆر ناخۆش و پیس ئەوەنە پارەم بەمەوە من و عەرەقی ناوچوانی خۆم دەرم کردووە عەرەقی ناوچاوانی خۆی ئایدەم قسەکەی قارونی قارونە خراپەکە کە کەوت لەگەڵ فیرعەونە لەبەر خاتر پارە و پولەکەی کاتێ خەڵکە مسلمانەکە وتیان کاکە ئەمە خێری لێ بکە خوای تەعالە ئەم پارە و مڵکەی داوەتە تۆ بۆ ئەوەی خێری لێ بکەی وتی چی چۆن جوابیانی داوە وتی ئینەما ئوتیتوه عەلا علم وتی من ئەمە بە علم و زانست و هەوڵ و کۆشش و عەرەقی ناوچەوانی خۆم دەرم کردووە عەرەقی ناوچەوانی خۆت بۆ خەڵک عەرەق ناڕژێ بۆ خەڵک هیلاک نابێ ئەمە خوای تەعالە خەڵک هەیە فەقیرە وەڵڵا لە شارەوانی ئیشەکە خاشاکی هەمومان تو ئەکاتەوە بەیانیان ئەوەندە ماندوو ئەبێ کاتی ئەیبینی شەرمەکەی سەیریکەی وەڵڵا هەر فەقیرە و هەر پێویستی بە یارمەتیە تۆش بۆ خۆت دانیشتیتە پات قسەتەبان پاوەلەوە چ لە ژیانتە عەرەقت نەکرد خوای گەورە پێتی داوە ڕزق تەوزیعە خوا تۆی پێ ئیمتحانەکە منی هەیە خوای تەعالە بە پارە ئیمتحانێکە هەیە بە فەقیری خوا ئیمتحانی کردووە تۆی پێ تاقیە کاتەوە بزانم چۆنی حەقی خوا ئەدەی زۆر گرنگە زۆر گرنگە هەروەها بە هەمان شێوە خۆشەویستەکانم حەجیش خوای تەعالە أفرمي فمن حج البيت فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج يعني حج فير أوتاكا قصي خراب كردوي خراب نكي كردوي شاكو والله إمام مسلمان من هي خوش بسكان والله لحج والله براينا أمتان بو أليم أمخهم بيني طبعا أمن نمونيكا أليم مشتي نموني خرمانيكا مشتي نموني خرمانيكا أم قصة هي لكردوالي خمانة أما بالضبط خم بينيم لصالي 2007 كتشون بو حج صالي 2007 أمام خون بيني ما مسايك مع لقلابو نا مسايكي آيني إمد نقبتي كمان دا ما مسايني كانش مان كيش أوي سيكا ما مسايني آيني مع لقلابو لكوين لعرفات شوي عرفات جا كرد عادتي وانا ناتي بو مينا أخوي أبي شوكا بتشي بو مينا سنة وايا أم جدوا أو ببيانك بتشي بو عرفات أو كرت هاد بو إسراحات لو شفرتو في لك يكسر بو عرفات شو عرفات مينيتو كودت السنة إتنايكا كرد نايكا كرد ميني فرتو في لك مولوي بيان مدوتيان ولا آمين شيء لن يرجع لسورة فاتحة فرمي آمين واجبة وتيان والله ما تشن صلاة ملاكان في معنى أنه السنة تشون الله واجبة وتي آخر بيجم السنة يوا ولا فالينا كيش ولا قوتدا وتي ولا فالينا كيش ولا قوتدا جاء أو كابرايك لا شوكة عرفات بوين أم كابراي ملايا تسبيحك بدا سوبو لدورة وكبينيم دانشتبو لناو أو شريك بو كردا كان دياريكن تسبيحك بدا سوبو آواز ذكرية كرد خوا أقدار السطو يك زياتر بو سبحان الله الحمد لله بخوا خوا أقدار هر نزيكي مو وتي ما مصور ولا دانشتم دسي كردا غيبت كردني أو ما مساعين جاري كان هر حالي هر ملاكا دسي كردا غيبت كردني ملاكا أم جاء أمك غيبت اعتيادنا قصة كان هي من برنية هي مجلسي في أوشاكانيش نيبيولي يعني أما نبيس أما نقصي غلط يكرد حتى صورناك أما حال عرفات مالي قلت مال باوكت أوابيا يقيناتو هاي لشوينك كالبلي مرقى على برتا أما كفن كرياتا برد أو إخواب كيو تبير باي توزيك جماعة دوتيان بابتشين بو إيسا حاليا فرصة خلقش يعتبوا عرفات حجر الأسود دورو بري تشوالا كوتنا الرئة يشان لقال خويانا برد بو أوي بتشن طوافي حجر الأسود بكن وماتشي حجر الأسود برد الرشكب كان أو بو أوي بتشن ماتشي برد الرشكب كا لعرفاته بو قربالخية بو شو الرويشتن ساعات دو شواتنو كساعات دو شواتنو من هات ما خبره من خوتوب ما هات ما خبره باسي تشي بو ما كرت باسي أوي بو ما كرت خو عيد لي يسيش قربالخة والله تا دسم جاية برد الرشكة خريق بو ملم بشكين سرم كذا ناوي نكاو برز من كرد بو خريق ملم بشكين يعني لبر أوي ماتشي برد الرشكة بكا سنتي كا خريق بو ملخو بلا تشكان بو ماتشي برد الرشكة بكا طبعا أنا بو سنتي والله ململا وغيبته بختيان وما في أمو من أجان دار ما في داها خلقي خواردوه حول ولا قوة إلا بالله أول نمونيكي بتشوكا بو زوربي خلق أوان جاخوا بنامان ده بيغمري خوا برسالي لأصحاب كان كده فرمي أزان المفلسكية مفلس أزان شيء يعني ما يبوتش أزان المفلسكية وتيان أي بيغمري خوا مفلس لا يما أوي بارا لجيرفاني نبي وتينا مفلس لإسلام وانية مفلس لإسلام أوي كنوجي هي روجي هي زكاتي هي حجي كردوها شي كردوها بلام سمعتي أوي شكان دوها ما في أوي داقير كردوها طعني دا لناموسي فلانة كس لفلانة كسي داوة فلانة كسي يعني وكو بلي دا تفتاراتا
جاسوسی لەسەر فلانە کەسۆ کردە، یعنی کارە خراپەکانی کردووە لە ڕۆژ قیامەتە ئەیهێنن کابرا نوێژ و ڕۆژ و عیبادەتێکی زۆری هەیە، لەو لاشۆ خراپەیەکی زۆری هەیە لە چاکەکانی ئەم ئەدەن بە ئەو کەسانەی کەوا خراپەی بەرامبەریان کردووە. نوێژەکە ئێدەنە فلانە کەس، ڕۆژەکە ئێدەنە فلانە کەس، حەجەکە ئێدەنە فلانە کەس، دەی هەموو شتەکانی ئەدەنە فلانە کەس، هیچی نامێنێتەوە. مایە پوچ ئەی قەینا وازی لێت ئێرە خوای تەعالا هێشتا کۆمەڵی خەڵق مافیان ها بەسەرەوە. ئەی چیەکەن لە خراپەکانی ئەوان دێنن ئەیدەن بەسەر ئەمە. یعنی تۆ کاتێک غیبەتی فلانە کەسەکەی نەک چاکەکانت ئەبا، ئەگەر خراپەی هەبێ چاکەت نەمێنێ بیبا، خراپەی هەبێ خراپەکەی تێرن ئەیدەنە سەر تۆیە تا وای پێتێت هیچ چاکەیەکی نامێنەوە جگە لەوەی خراپەیەکی زۆر ئەچێتە سەری و ئەینێرن بۆ ئاگری جەهەنەم. ئەم حەدیثە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە. دەیتر با فریای خۆمان